بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت ئازیزان خۆشحاڵم لە بەرنامەی دوانگەی خەڵک پێتان دەگەمەوە. تەوەری دوانگەی خەڵکی ئەم جارەمان قسەکردن لەسەرەوەی کە بابزین ڕای ئێوە چۆنە لەسەر وتە و لێدوانی هەم پەرلەمانتاران و هەم ئەنجومەنی وەزیران یا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و ستافەی کە لە پەرلەمانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەدا بوون. دەمێ بزانم ڕایەوە لەسەر پرسیاری پەرلەمانتاران و هەروەها وەڵامی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی و ستافەکەی بەگشتی کە لە پەرلەمان لەگەڵیا بوون دیارە هەموو بابەتانی کە تاوتوێکران گرنگترینیان پرسی موچە و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان و خاڵە سنووریەکان و کۆنتڕۆڵکردنیان کە دیارە لە دوای کۆبوونەوەکەی پەرلەمان جارێکی دیکە فەزیحەیەکی دیکە لە یەکێ لە خاڵە سنووریەکان بڵاو کراوەتەوە بۆیە دەمەوێت قسەی ئێوە بزانم لەسەر وەڵامی هەموو پرسیارانەی کە ڕەنگە پرسیاری پەرلەمانتاران زۆرێک لەو پرسیارانی کە پەرلەمانتاران ئاماژەیان پێکردی بێت دڵنیاوە پرسیاری ئێوەش بوون بۆیە دەمەوێت بزانم ئێوە وەڵامەکانتان بەدڵ بووە پرسیارەکانتان بەدڵ بووە ڕاتان لەسەر پرسیار وەڵامەکان بەگشتی چۆن بووە. یەکەم پەیوەندی لە دووهەکەوە کاک محەممەدم لەگەڵە کاک محەممەد سڵاوی خوا لەبێت فەرموو ڕای خۆت بخەرە بوو. کاک محمود لە خزمەتان فەرموو کاک محمود. سيدة خدي أولي سوباسيتر كان بوفي برنامجي يادي الشيكات يجي بيجن مثلا بس حكومتي شيء جواب مقنعنا بنا الناس هلا ما صار من بحالك يجي قناع جرن شو هر مراوغة ومراوغة كده إنه وشيء جواب الشخصية بنا مروي أبد هما التهديد شيء حتى ما قد يجي جواب يقول تهديد تقريبا حالة الويل حاضر بومبسة مشكلة جديدة نقف حاضر كأولاد توظن بالشركات وجاء أسجل السوباسيا ومصاحب السر بجد كم وقت أقوى السيار كله وەڵامەکانی سەرۆکی حکوومەتت پێ چۆن بوو لە بەرامبەر بە تایبەتی کە پرسیارەکەی کاگاوستارت بەدڵ بووە؟ نامقنع بوو. بۆچی بەلای تۆ وەقت ینی بڕوا پێهێنەر نەبوو؟ مراوغات کرد سەیدە مراوغات کرد. مراوەخەی چۆن کرد چونکە بەشێک لە هاوڵاتیان باوەڕیان وایە زۆر بە جوانی وەڵام دراوەتەوە زۆر بە جوانیش پرسیار کراوە. مراوغات کرد سەیدە گەلە مراوغات کرد يعني هێڵە تاڵ هێڵە چوو بەحسی بەریکێت کرد بەحسی لەگەڵت کرد بەحسی نڵاتت کرد بەحسی فلان ئەوگیت کرد يعني قەناعەت بوو کەسێک چێنت کرد بس ئەگەر سوپاسیا مامۆستا عەبدولستار مەجید وەختە ئەو پرسیارە شەی کرد و دەورێ خۆی ئینە بوو مامۆستا عەبدولستار مەجید و حرقسنە کۆمەڵە خراپ مەمنونی هەمە سەیدە. زۆر باشە بەپێی ئەو چاودێریە کە جەنابەتە بووە متابعی کە هەت بووە پرسیاری پەرلەمانتارەکانت بەلاوە چۆن بوو؟ پەرلەمانتارەکان ئاگاداری بارودۆخی خەڵک و هەرێمی کوردستان و پرسە جیاوازەکان بوون؟ هەبوو تایبەتی مامۆستا عەبدولستار مەجید ومامۆستا عوسمان گۆنی کوردەی و بسیار عامەتەن بەس تایبەتی حرقسنە کۆمەڵە ئیسلامی کوردستانە تایبەتی دەستێ ماچیکە و دەستێ دەمەسەس خۆ وأتوعد ده محبوب دنبال بين خدام كمالای سنة كردستان. زۆر باشە سەیدا گیان سپاس بۆ پەیوەندیەکەت دەچما سەی سادەق باوکی محەممەدم لەگەڵە باوکی محەممەد سڵاوی خوا لەبێتەوە ئەم کاتت باش فەرموو دەمێ بزانم ڕای جەنابەت لەسەر پرسیاری پەرلەمانتاران بۆ برن دیارە پەیوەندیەکەم لەگەڵ باوکی محەممەد لە سەی سایقەوە خەتا بوو دەچمە لای چەند کۆمنتێک کە لە ئێوەش بینەرانی عزیز دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕاستەوخۆ لە پیجی پەیام تیڤ ڕاو سەرنجی خۆتان بخەنەوە لێرە کۆمنتەکان و سەرنجەکانتان دەخوێنمەوە کەوسەرە و لێری دەڵێ حکوومەت دەستی لە خەڵک بەرداوە بەڵام خەڵکەکە واز لە حکوومەت نایێنێت. شاتو عەبدوڵڵا دەڵێ بەرپرسانی هەرێم خەمساردن. سەلاح محەممەد دەڵێ میلەت لە دۆڵێکە و بەرپرسان لە دۆڵێکی دیکە. فەرید مەحموود دەڵێ جارێ پەرلەمان مەسرفێکی زیادەیە و پارەخۆری بندیوارن ئیشیان کات بەسەربردنە. فەریدە ئاسۆ دەڵێت تەنها قسەیان هەیە. گەشبین کابار دەڵێ هیچ نییە تەنها پشتگیری دز و تاڵانکار بوو خێرێکی بۆ میلەت تیان نەبوو کە دیارەمەبەستی کۆبوونەوەکی پەرلەمانە. درەختکۆیە دەڵێ ئێوە لە دەڵێن بەرپرس ئەوان بەرپرس نین. قارەمان کوێخاومەر دەڵێ خەتای حکوومەت نییە موچە دوا دەکەوێت خەتای خەڵکە. دایکی سۆیب دەڵێ گوناهە کات بۆ ئەوانە بە فیڕۆ بدرێت. کەمالێنی سوورچی دەڵێ نێشتنی ئەو تروسکەوە مێدەش کە خەڵکەی بوو هەی بووە نێشتنی ئەو تروسکە ئومێدە بووە کە خەڵکەی بوو هیچی تر. فاخر برایم دەڵێ هەر قەوانەکەی و لێ دەدرێتەوە. کوردە دارەبەنی دەرێ وەستای قسان و کۆڵەواری دەستانن. دەچمە لای پەیوەندیەکی دیکە لە هەولێر هێمنم لەگەڵ کاک گیامەن فەرموو سڵاوی خوا لەبێت دەمەوێت ڕای تۆ لەسەر چاوەری دوانگە بزانم. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله.
باش قوربان سەلامەتن زۆر ئینشاڵڵا. سپاس سەرچاوەکانم. دەورەکەتان لەسەر دەمەوێت بزانم ڕاوسەرنجی تۆ دەمەوێت بزانم ڕات چییە لەسەر هەم پرسیاری پەرلەمانتاران هەم وەڵامی حکوومەتیێرێ. پێم وابی ئەو دانیشتەی پەرلەمان و ئەو دانیشتەی پەرلەمانی کوردستان وەکۆبوونەوە لەگەڵ حکوومەت پێم وابی ئیجابی بوو. و بەگشتی جوابەکانی حکوومەتی سەرۆکایەتی حکوومەت و جێگری و وەزیری دارایی تا ڕادەیەکی زۆر باش مقنعتر بوو بۆ خەڵکی کوردستان. واقعی کوردستان ئەوەیە کە هەیە و جوابەکانیان پڕ بە پێز بوو پێم وابی. دەکرێت من پرسیارێک لە جەنابەت بکەم مادام چاودێرێکی باشتە بۆ بزانم ئەمەیان لای تۆ قەنەعەت پێکرد بووە لە چەند مانگی ڕابردوو سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە 27 میلیارد دلار قەرزارن بەڵام لە دوایان چەند مانگەت لە پەرلەمان باسی لە زیاتر لە 28 میلیارد قەرز کرد. ئەمە یەکێ لەو پرسیارانەیە کە لەسەر وەڵامەکانی سەرۆکی حکوومەت دروست بوو. ئەمە لای تۆش قانعکەر بۆ ینی ئاسایی لەم چەند مانگەیە میلیارێک و ئەوەندە دۆلار قەرزار بین لە کاتێکە لەم چەند مانگەیە ڕەنگە دوو موچەش دابەش نەکرابێت؟ والله سەبارەت بۆ جوابی ئەمن زۆر ئاگاداری ئەوەی نیمە 27 یا 28 بەڵام ئەوەندەی کە بزانین ڕەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەندامانی پەرلەمانی بەڕێز و بۆ سەرۆکایەتی پەرلەمان و بۆ گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان پێم وابی جوابەکانی پڕ بە پێز بوو و بەنسبەت ئەو حکوومەتێک کە ئێستا لە کاردایەوە ئیشەکە فعلا جوابێکی مقنعکەری بۆ خەڵکی کوردستان پێ بوو. ئەوە ڕای شخصی خۆمە من پێم وابی ینی شتەکە لە واقعدا طموحی خەڵکی کوردستان بەڵێ زیاترە خەڵکی کوردستان ئەخر کاگی من تۆ کە بۆ نمونە تۆ کە زانیاریت نەبووە لەسەر ئەم بەشەی پرسیار کە ینی کرۆکی با بڵێن گرفتەکە لێرەیە کە هەرێم 27 یا 28 قەرزارە میلیارد دلار ئەمەش وەزعی دارایی هێشتا بۆ نمونێمە باوەڕ بکەین کە حکوومەتێکی باشمانەیە لە کاتێکا بەچەند مانگێک میلیارێک و ئەوەندە دلار قەرزار بێ لە کاتێکا دوو موچەی دابەش نەکرد بێ. یانی نازانم ئەگەر زانیاری هەبێ ئەمە بەلاتەوە ئاساییە کە دەڵی مقنعکەر بووە کەواتە بەلاتەوە ئاساییە. زەمی چۆرەماوە سێبەڕێز بەنسبەت ئەوەی لە واقعدا ئەوەی لە واقعدا ئەو حکوومەتێکی ئێستا جەنابی کاک مەسعود سەرۆکایەتێکە ئەمن پێم وابی بۆ ڕای شخصی خۆمە پێم وابی ئەتوانی بەنی بەپێی ئەوەی کەوا مەسەلەن لە ڕابردوو دیتیتمان خزمەتێکی باش پێشکەش بە خەڵکی کوردستان بکە. ئینشاڵڵا ئەمە تەمەنای تاچ بوو ئەخوازین و وەخوای گەورە ئینشاڵڵا هەموو کوردستان بە هەموو ئەحزابی سیاسیەوە ینی کەبابن و برابن و ئینشاڵڵا خوای گەورە میلەتی کوردستان کەوتۆکە لە کوردستان لە یعنی لەو حکوومەتە ئینشاءڵڵا شتی چاچی لێ چاوەڕێتی ئینشاءڵڵا کاگیە من سپاس بۆ ڕاکەی خۆت ڕێزت هەیە چمە عربەت کاکدارام لەگەڵ کاکدارە سڵاوی خوا لێ بێت فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر پرسیار و وەڵامی هەم پەرلەمانتاران و وەڵامی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هێرم لە پەرلەمان چۆن بوو؟ کاکە گیان سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام وەرەحمەت الله. برای باوکم ئێمە هەموو شتەکان وەکو تۆڕێکی لاتوە ناتوانانی هیچ لە هیچ ژیاکەینەوە قەزا لە ماڵم. باشە برای باوکم پەرلەمان بێ سەرۆکایەتی بێ مدیر ناحێ بێ مدیری مەکتێب بێ یا مرم یا تۆ بێ یا بەقاڵێک کاسبکاری لەسەر و زادە کاسبێکە خوای گەورە فەرمێ قەوم جاخوا با قسەکەم کەم کابراگە بێت لە دەشتێکە ڕێکە مریشتێ دۆزێتەوە سێجار بە دەوری خۆیان قولێتەوە بێ واشیا لە ڕەحمە لەوەی مریشتێکی لێوەن بووە. برای باوکم ئەمان بە دەوری خۆیان ناخولێن و پارەکە حەڵاڵەکەن ئەمە یەک. ئێمەش با ئاسنی سار نەبکەین سێری قورئانی پیرۆزکەین هەموو شتێکی تایە. خوای تەبارەک وەتەعالا زەینی یاو بە مێلورێ بە هەنگێ بە زەردەواڵێ بە مارێ ئایا مرۆڤ کە لە هەمویان بەڕێزتر دروست کراوە زەینی ئەوەی ناوەتی ئەمە حەڵاڵە یا حرامە ئەمە درۆیە یا ئەمە ڕاستە ئەیاتی ئەمە تەوەرێکە ئەمە دەستی لێ بشۆ لەم قەومە ئەمە بارێکە قورسە لە ساحەشتای تێوە گلاوە بیستی ماوە باشی بیستەکەشی قسمێکی بەڕاستیەکە قسمێکیشی بەڕاستی نای یعنی لە سادەی باشە ئەمە دەستی لێ بشۆ لە ڕووی هەموو شتێکەوە ئەمە ئەوە شتێکی کەڵە مەگە دوور بێ لە تەوەرەکە مەجالم بیت خەبەرە بن بۆ پاشا ئەڵێن قوربانجان جێشی هەردوو لاتیەکە و بۆ چی بکەین ئەڵێ هەردوو لاتی تیربارانکەن خاڵە ترامپ و خاڵە بەریتانیا و خاڵەکانی تر لە پێشان لە خوانە کوشن بە 3 ساڵ فاکسینە دەرمانێکی بۆ دۆزنەوە بەڵام تاقیەتی دووەلی تر عالەم کە ئەگرێتەوە بە 30 ساڵ دەرمانەکەی ئەگەێنێ بە 30 ساڵ چارەسەریەکە چیە کاتە ئەم بینە نەوتەکەیە بە پارەیە بە دینیە بە عەقڵیە بە کەسە شیرینەکەی من توخوا بە درۆ لەگەڵ یەک نەکەین ڕاستگۆ بین خوای عەزەوەجەل ئەفەرمێت تۆ ئەدەر هیدایەتی ئەوانە بیت ئەوانە هیدایەت وەرناگرن ئەبەدا
ئەمەش ئاخر پەیوەندیە بە ئێوە یەکەم بۆ ئەوەی خۆم بەتاقەت نەکەم درۆژ لەگەڵ خۆم نەکەم چونکە ئێمە ئەزانین ئەگەر شیشێک بەقەت جگەرێ ئەسوور بێ ڕاست دەکرێتەوە بەڵام شێلمانێ ئەبێ بیگەڕیتەوە بۆ کارگە کارگەی ئەم میلەتەش قیەمەکەی لە قورئان زیاتریشی کەنیە آخر نقطەشم بۆ ئەو خەڵکە ئەوەیە خەڵکینە هەر قەومێ هەر وڵاتێ ئێستا کە تەکنۆلۆژیا پێشکەوتووە هەموو شتێک لە بەردەستایە هەر قەومێ هەر وڵاتێ نرخی قورئان دابەزێتایە والله وبالله وتالله كو سويني محكمة نرخي مروف دابا زيتيايا بدروسه وبدرسه وبخواردو وبخلف بدنازو بيصلا والرزمة يخوحها بيساعده. عليكم السلام مامدارا استرسر وسرچاوم سپاس بۆ وتەکانت دەچمە ڕوان کاک حەسەنم لەگەڵ کاک حەسەن سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش فەرموو جەناب دڕای خۆت بخەرەوە لەسەر تەوەری دوانگەی خەڵک زۆر سپاس کاک حەسەن. فەرموو کاک حەسەن تەلەڤیزیۆنەکەت کسکە لە مۆبایلەکەەوە گوێ بۆ من بگرە ڕای خۆت چاوت خۆش بە. کاسێکیان بەنسبەت دوونەکەیت کە گۆڕێ نییە بەڵێ تەوێشتی ئەوەی گۆچیان هەمووی درۆ دەلەسە بوو ئەی گۆت هەموو معاشن دەیە تەنها دوو ڕات من نەدەیە یان نا باشە تۆ ینی بەلاتەوە وەڵامەکان هیچ باوەڕ سیرکە کاک حەسەن تۆ وەڵامەکانی حکوومەتت لە پەرلەمان هیچ بەلاوە قانع پێکەر نەبوو وەڵامەکانی سەرۆکایەتی حکوومەت لە ناو پەرلەمان بەلاتەوە هیچ متمانە پێکراو بوون متمانت بە وەڵامەکانی نەبوو متمانە پێ نەکراو بوو بۆ ئێوە تا سەرۆکی حکوومەت دەڵێ ئێمە تەنها دوو مەعاشمان نەداوە پرسیاری پەرلەمانتارەکانت بەلاوە چۆن بوو ئەوانە هیچیان لە هەر ناوەرێ هیچ مەسەلەی کوردی هەیە لە قسەی لێکە قسە هەزارێکی بەکارە زۆر باشە کاک حەسەن پرسیار و ئاستی یا با بڵێن زانیاری پەرلەمانتارەکان لەسەر بارودۆخی هەرێم و شێوازی پرسیار و ئاستی قسووریان نەبوو بەڕاستی قسەی زۆر باشیان کردە من لە ساڵی ملەتی بوو بەرەم بەداخەوە زۆر باشە کاک حەسەن زۆر باش زۆر باشە زۆر باشە کاک حەسەن سپاس بۆ ئەوەی کە ڕای خۆت لە دوانگەی خەڵخستە ڕوو دەچمە کوێ مامجەوهرم لەگەڵە مامجەوهر سڵاوی خوا لێبێت فەرموو بزانم ڕای لەسەر تەوەری ئەم شەوی دوانگە چییە لەوەی کە ئایا جەنابەت ڕاتی کوردستان بەداخەوە نەسەرۆک حکومان نەجێگرەکەی هیچیان پێ نەبوو چەند خاڵک سەرەکیان پێبوو بێمنەتی لە ئینتخاب برسکردنی خەڵک سەلەشێواندنی خەڵک وهەروە هەڕەشە لە خۆپێشاندان دەبێ بگونجێن لەبەر ئەوەی بەردەوام دەبێ ئەو پاشەکەوتی ئەو دارەی بە ناوی گونجاندنە ئەوانە بە کەرچی حکوومەت نایەن میلەتەکەش قبوڵیەتی ئەو سیاسەت بەنجام و سۆسارەی جاران کە کوردیان فاز کرد ئێستا دەسەڵاتی هەردوو حزب بنە ماڵن کەوابی منەتی بە کورد نەمایە منەتی بە یەک حزبیش نییە منەتی بە پەرلەمانیش نییە ئەگە پەرلەمانکارەکان ڕاستە دەکرد کە دەیگو عادل دەبن گونجاندنە دەباشە هەر پەرلەمانەکەی بەجێ بێنێ برێ ئەوە بۆمان دەرکەوت کاتوو تۆڵەشەندنەوەی کابینەی هەشتی کەنێچیر و قوبات بە حکوومەت بوون ئەوە بەهاشکرایە میلەتەکەس قوڵیەتی دەبێ ئەو میلەتە باسی برسێتی نەحامەتی دەربەدەری شێواری هەموو شتێک بداتەوە منەتیان بە کەس نییە باسی نەفتی هەرچێدا نەبوو باسی ئاواداکردنەوەی هەرچێدا نەبوو باسی گەڕانەوەی بودجێ و پاشەکەوتەکەی هەرچێدا نەبوو هیچ نەبوو وەکو برێ قوبات و مەسئول کوردیان خەڵک کردی کوردستانیان دروست کردی و تەواو ئەو دۆ منەتیان بە کەس نەمایە و منەتیشیان بە حکوومەتی عێراق نیە و کۆتایی بە مەوزوعەکەیە دەبێت لە ماڵی خۆ دانیشی پار بدێ ئەگە ئافیان لێ بوو مەعاشەکەت دەدەن ئەگە ئەفسیان لێ نەبوو دەست کوژن لە برستان ئەگا دوو ڕۆژێکی کەسکە ئینتخاب بوو هەمووی دەچن هەلهەلەیان لۆ دەدەن ڕقسیان لۆ دەکەن دەچن ڕشتیان لەگە دەگرن وێنەکانیان هەڵدەگرن کابی ئەو میلەتە شایستەی بەو حکوومەتەیە کە لۆ کابینەیە کورد نەلاو دەبن خوا ڕحم بۆ میلەتەی نەکا لەبەرەوەی لۆ خۆ ڕحم بەخۆی ناکە
وخوار حبود حزب ذكاء كلا بلو بخوان درسي او ملة او راسي كان باسي لكم عندها با ملة بيت السد هذه قلت سادان بكا وببيع منتي بالسبق ده لبدا مساحة تحرير دعوي موتكان وباسكوت وريسي احتراني خرج كردستانو فرمان بلان بقري لبدا او انا باوليان بايش لقنا مايا تربوي مليارات دولار يعني هيا نخلي الشريدي على بيرا نعنفالي على بيرا نتشميا باراني على بيرا نبرشتي خلص على بيرا نهتي وهزاري على بيرا هيك على بيرا لنا كاو هاتنا ولا داي رافرن استا او انا بوينا رستمي خاككي رستمي ساحكي بكي بخان هتي بيها بقريبي كان نسروك برلمان تيزبون برلمان كان يزبون نسروك حكومتك ملت سكبور الدبا لذلك اقسكاينك ملت بعد فسد هذه خد السادان سد تري بكبا بو برو بغداد برو كمل مكل في الشارع نوتي برو ايران برو كتبا برو العراق برو كوين با بيت سوا جنك باسر لو جانيك عمروش صدر ايمي فقير وهزار زۆر باشە مامجەوەر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت مامجەوەر دەچمە چەند چەماڵ کاک محەممەدم لەگەڵە کاک محەممەد فەرموو لەسەرەوەی کە بزانم ڕای تۆ چییە لەسەر پرسیار و وەڵام و لێدوانی بەرپرسانی هەم پەرلەمان یا پەرلەمانتاران و هەم بەرپرسانی حکوومەت لەناو کۆبوونەوەکەی پەرلەماندا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ايش رئيسكم؟ زۆر سپاس. والله يبرزكم اما حيز غوانية اوانو كرداكم حيز غوانية تو خلقي خوتي تو تو اواني كل اواني كرداكم خماسين بوغلاطانا كريستيان سيركا باريان تيزغير خدمتي كان باريان بنزيتو خلاصين بقى قصة إما ولا فكاكا تسقطوا به توز بناء توز خيندر من تيز بالجملة في الصومال تيجي براسكم تيز بالجملة في الصومال يا ما تيز هو تم من قرضكم كاك محمد بامن برسيارك كم خويك دائما في خويك عملنا قصة تيز خويا زينيت كاك محمد بامن برسيارك كم بارودۆخی لە بەرۆی ئێمە خۆمان کوڕی فەقیر و هەژارین باز دەزانین بارودۆخی ئەو توێژەی کە لە خوارەوەی لە چینی هەژار و فەقیر و تەنان مامناوە دەستە نەماوە یا ئەوەی کە لەسەر سەرەوەیە یا ئەوەی کە لە خوارەوەیە ئەو وەڵامانەی کە سەرۆکایەتی حکوومەت یا با بڵێن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی دایانەوە هێندە متمانە پێکراو بوون کە جارێکی تر قوبوڵمان من بوون لە دوای کۆبوونەوە بڵێن ئاساییە ڕەنگە حەقیان بێ کە ئەمە شێوازی حکومڕانیان بێ باقی چێکە ئەمانە حکوومەت بن والله برزكم هيج رايق من براي من دنيا هل ما سرقوا بلاد سرقوا صباب اصل صار بلاد او مثلا انه وەڵامی پرسیاری پەرلەمانتارەکانت پێ چۆن بوو؟ والله هيج براي من هني كان باز وهني كان خراب هني كان بو مصعد خوان وهني كان بو ملتك بو خسارات وأنا كان ليا هني كان بو خوان واقف بو كل شيء فاين واقع لا بس في فقينا برسلوها ما تشيل سينية سوناجين سيو خلقانات كان سوناجين زۆر باشە کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە هەولێر کاک ئەحمەدم لەگەڵ کاک ئەحمەد سڵاوی خوا لەبێت فەرموو ڕای خۆت بەخەرە ڕوو لەوەی کە ڕات چییە لەسەر کۆبوونەوەی پەرلەمان لەوەی کە پرسیاری پەرلەمانتاران بۆ حکوومەت و وەڵامی حکوومەت بۆ پەرلەمانتاران و خەڵکی فەرموو کاک ئەحمەد مرة مسكت الزيني سلوكي حكومات أكم. باشا. كان زور سوا كان زور لكوتيكا. كوبا أسكرات وديكاتي ونالين ديمقراطي من دنجن هنا وخرج دنجن هنا دوا. يا كي. باشا. فلما داخل ملتي أنا ملتك وحدة لا بعد رأس تكشيا. وقت كمل نظام كذوا. الديمقراطية ما يراوي كسر ديمقراطية. باشا. جاي بلشان. بلجان. خلاص قلنا منا. ريفراندوم نواز حق تصدقني انا هو ريفراندوم معناه نواز حق ملتي كل قلبنا معارضه بارزانيه فرق فلا ملتي اما ملتك باخره هيك لازاني هذا فوق الصفر هذا فوق الصفر هذا ما دام ديمقراطيه لا اول شيء ديمقراطيه هالشيء ما فرق زور باشا كاك هالشيء ما نازاني ديمقراطيه اسلامات علامه شؤون خلقك واحد من هي بداخله كاك احمد ئەمەی کە ئێستا پێشەوەی برادری کە تەلەفۆنی کرد پێش جەنابەت پێشمەرگەیەک بوو لە چەمچەماڵە دەنگدەری من بووە نا دڵنیام ئەندامی منیشە چکۆن ئەندامی ئێمە لە پێشمەرگای جێە بێتەوە
بەگەر دەنگدەریش بوو بێ ڕەنگە بە ترس و لەرزێک و بە شاراوەی دەنگیابێ بە کۆمەڵ خۆ ئەوە ئەندامی ئەمە نیە هی خۆتان یا هیەوە یا هیەکێتیە بۆ بارودۆخی ئەوە خراپە وەڵامی دیموکراسیانەی ینی دەسەڵات چییە بۆی کە پێشمەرگەیەک بارودۆخی بەو شێوازەیە کێسە باسی کەرگەر گوێت لێ بوو بێت والله من أولا شون برلمان مثل خويتي بدأت خويتي ملكي لجربرز شون جاي تراجي برلماني جت ياسر محمد يحاول تجربه تاسع تواني هر برلمان خارج نراسيني لنا برلمان تراجي حكومة تواني جيان بيجي تفرز النروة حتى خويا ئەمە کام یاسای دیموکراسی وا دەڵێ کاک ئەحمەد کام یاسای دیموکراسی وا دەڵێ برز براي برزم جان لناو ديمقراطي هلوكة آزادة نيرباجة آزادة نيرباجة آزادة طقباجة أو ديمقراطية حتى خوارم سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ ڕاد دیموکراسیانەی کە هەتا ینی ئەمە لە هیچ شوێنێکی نە دیموکراسی و لە دیکتاتۆریش ئەمە قبول ناکرێت لە پەرلەمان تۆ گوێی پەرلەمانتار بگری و هەر کاتێک ویستت بیکەیتە دەرەوە سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە هەولێر کاک محەممەدم لەگەڵە کاک محەممەد فەرموو سڵاوی خوا لێبێت و ڕای خۆت خەرە ڕوو فەرموو کاک محەممەد جان وخدا راجل كريميبوني خاركا وقشا وخطروكان عالم بعام فقيرة فمن لقى فقيرة برام أتوبري جماري خو من دار كاري فقهم بخشي عرس مداريشن ها؟ جان أتو لماري خود من دار كاني خود أمو بخشيتو هردم سودانيشن نا بەدڵنیاییەوە بەڵام خۆ هەندێک ڕێچکەی ئەساسی ژەیە کە دەبێت حاجة تنابكم حاجة معارضة حكومتنا بعدين معارضة تاع الخوف دول الحكومة الواحد لەبەرەوەی چی پێمان خۆشە معارضة للحكومة باشە يعني نولد الحكومة كان خوش الدول هذه حكومة ليه هو حكومة دستورات أول لنا هو فرلمان تاركان سيوكو جازريخ كان لو كنو لو فلاوي هرنا سابري من بوكر لما نرازين من بوكر نترازين نوفيري شولي أنا رايح سوبيشون جنبك أسرع شوك شرطات هو عندك شي دولية درك يبوني خرجة لا وصل لكم أوصل السيزانا فعندك وصل اختيافات وراسي خاني خيخرة الجمي الصرمالي جيبكن الهرشان جيبكن أختنا السيزانا لكن بالسيستم كذا خانة السيزانا لها مو تسمى تنزل بالسيستم ناوانە سێرکە کاک محەممەد ئێمە هانی خەڵک نادەن ئێمە خەڵک وشارەکەینەوە سێرکە کاک محەممەد با من یەک شتی زۆر منطقیانت پێ بڵێن بۆ هیوایی کە باش بیری لێ بکەیتەوە چونکە هەموو کەس دەزانێت ئەوەی کە پارە و زەبر و هێزی و پێشمەرگە و چەکداری لەلابێ بە دڵنیاییەوە زۆرینەیە بەڵام یەک شت هەیە سەرنجی بخەرە سەر پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی چەند دەنگی هێنا یەکێتیش لە هەولێر چەند دەنگی هێنا ئەمە بۆ خۆت بیرێکی لێ بکەرەوە اینجا ئەگەر ساختەکاری دەنگی مردوو دەنگی بندیوار ئەوانەی کە لەژێر ترس و لەرزێک ئەگەر دەنگ نەدەنە لایەنە سیاسیەکەی دەسەڵات موچەکەیان دەبڕێ بێورژنانەکەیان دەبڕێ 200,000ەکەیان دەبڕێ ئەگەر ئەمانەی لێلاوەی ئەگەر ئەمانەی لێلاوەی ما مساء بقى في الوقت من التفاعل كان يشرع يستطيع خلقك هذه جنابك ومنيش وكل تقاعدهم يشرع يستطيع خلقك دلوقتي قادرين من دي لجن نرجع كده نتقال وجهه لكن اللي بس كمل عمل ده كان قادرين شيء هو بخل لكن ليش ما نقدر نشوف مصلحه بأجر ونسخنا بالليلة زۆر باشە کاک محەممەد لەبەرەوەی خەڵکی تر لەسەر کاتی زۆرم پێدای سپاس بۆ پەیوەندیەکەت کاکپۆڵا لە سلێمانی پێم وایە لەگەڵمایە لە هەولێرەوە کاکپۆڵا فەرموو ڕای خۆت لەسەر تەوەری دوانگەی خەڵک خەرە ڕوو سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکانت دایبە زۆر سپاس سڵاوی خوا لە تۆش بێت ئەگەر من وەکو سات بەندا نە پرسیاری هێنەرەکان نە وەڵامی حکوومەتیش بەدڵم نەبوو ئاستی بارودۆخی کوردستان نەبوون بارودۆخی کوردستان زۆر لەوە ترسناکرا زۆر لەوە ئاڵۆزترا باری گوزەرانی خەڵک زۆر لەوە ئاڵۆزترا لە ماوەی دوو خولەکێک نێنەرێت
باش نەرایەتی بکە حکوومەتێکی لە ئەستۆی پێ هەبوو خەڵکی کارە فەریچێتەکان نەکێ وەکو سیاسەکان سیاسە دەورەکانمان تا ئێستا بوونەتە محافظی ئەنفال سیاسە دەورەکان هیچیان نەکردووە ڕێگری لە داگیرکردن و خاف و ئەنفال بکەن ماوە فەرکردە سیاسەکان لەفانی دەڵێستی بوونەتە محافظی ئەنفال ئەوەندەمان ئەنفال کرا ئەوەندە زوو منداڵە بردرا لەوێ فرۆشرا کەسی خودی خۆیان ڕێگری ناکەن هەمان کرد لێنەرەکانمان بوون بە محافظ برای بەڕێکن لە لای من تاکسازی سەنجی مەحەد دوو خاڵە یعنی لە لای من سەنجی مەحەدە دوو کرد بۆ تاکسازی یەکە ڕاگرتنی کۆمپانیا بە مەلاحەکان وێرانکەرەکان ئەوانەی کورد بەرەو هەڵدێر و لەناو بردن دەکەن خاڵی دووەمیان یەخستنەوەی هێز پێشمەرگە بۆ ئەنتا پەرلەمانێک نەیدون لانە کۆمپانیا لە پلانە بووە خاوەنەکەی پێ بەڕێ سەرۆک حکوومەت با ناوی پێنابەیە ئێستا قەی داودێنن تا ئێستا مەلایەکانمان لایەنەکان بە تەقۆ بە ئیسلامی علمانیەوە تا ئێستا هەدرێن کورد ئەنفالکە ئێستاش ناوێرن بدەن عەرەب ئەنفالی دەکەن ئێستاش خەڵکێک واسێکی سووا لە ئوسترالیاوە هاتن دەستین دێن بە دێڵ ساڵە کورد ئەنفالی ناوێرن وای نوێنەرەکانمان دەبێ بزانن بۆ کۆ نابنەوە بچنە بەغدا هەمیان لەگەڵ سەر کۆمار کۆ بکنەوە بڵێن بەبێ سەر کۆماری عێراق تۆ کوردیان نا نوێنەری کوردیان نا نوێنەری فلیپینی چێن برای بەڕێتم دەستێک ئاس بارودۆخەکەی کوردستان نابێ ببنە محافظ زۆر باشە کاگەندرێن دەرفەتی زۆرم پێدای خەڵکی تر لەسەر هێڵە بۆیە بە داوای لێبرنەوە سپاس بۆی کە ڕای خۆت خستە ڕوو کاک پۆڵا کاگەندرێنم لەگەڵە لە هەولێرەوە کاگەندرێ سڵاوی خوا لێ بێت فەرموو ڕای خۆت لە دوانگەی خەڵک لەسەرەوەی کە تا چەندە متمانەت بە یا وەڵامەکانی پەرلەمانتار و حکوومەت لە پەرلەمان بەلاتەوە بڕوا پێێنەر بوون سڵاوی خوا لەتە و لە هەموو بینەرانی کەناڵی پەیام پیرۆز زۆر سپاس باشی قوربان سپاس دەکەم سڵاوی خوا لە جەنابیشت بێ فەرموو کاگەندرێن مامۆستای بەڕێز من ئەڵێن لە هەموو دنیا ئەو بتوانەی دنیا پێشکەوتووترین وڵاتی ئەم دنیا ئەو وڵاتەیە کە ئۆپۆزیسیۆنێکی تەندروست و ڕێکوپێکی هەبی بەڕێزە بەڕاستی من لێرەدا ڕاستی ئەرکی ئۆپۆزیسیۆن زۆر بەباشی نابینم با هەموو حزبەکانەوە ئەوانەی لە حکومەتن بەشدارن بەفعلی یان ئەوانەی کە بەفعلی ئۆپۆزیسیۆنن لە دەوری حکومەتن ڕاستی زۆر ئەرکیان بە تەندروستی نابینم ئەگەر ناخۆی هەموو وڵاتە پێشکەوتەکان ئەو وڵاتانن کە ئۆپۆزیسیۆنێکی تەندروستیان هەبێت کە پەنجە بخەنن سەر ئەو شێنانەی کە برینیان هەیە لێدەگەی قوربانم بەس من هیوادارم ئینشاءالله ئۆپۆزیسیۆنیش دەورێکی باشی هەبێتن ئەگەر حکومەتیش ئەوها نابیتن باشە ئێستا جەنابەت کاک هەندرین جەنابەت وەڵامەکانت پێ مقنعکەر بوون وەڵامەکانی حکوومەت لە پەرلەمان ناهێنیم حکومەتم پێ ئەوە نەبوو قەناعەت نەبوو هەمی ئەوەش هەمی ئۆپۆزیسیۆنیش هەمی وەڵامێکی ئەوەی نەداوە حکومەت یعنی باش نەبوو چونکی خەڵک ئەمڕۆ ژیانی ڕاستی لە بارودۆخێکی زۆر خراپایە حەقیقەتە هیوادارم ئینشاءالله ئەم حکومەت هەم ئۆپۆزیسیۆن یعنی دەورێکی چاک ببینین خەڵکی ئیتر پێر بوو لەمە کە بڵێن ئەوەمان کرد ئەوەمان چوو یان نازانم هیوادارم ژیانی خەڵک خۆشتر بکەن ئینشاءالله زۆر باشە کاگەندرێن سپاس بۆ ئەوەی کە ڕای خۆت خستە و دەچمە شار باژێر کاک نورەدین سڵاوی خوا لێ بێتەوە ئەم کاتت باش ئەم کاتێ بۆ باش بەڕێزم زۆر سپاس فەرموو کاک نورەدین تەوارەکە دەکەم زۆر سپاس وەڵام من لەسەرەوەی کە تۆڵی حکومەت چی پێ بوو بۆ خەڵک بەڵکو هیچی پێ نەبوو باشە ئێوە هەموو ینی چەند سەعات قسەکردن وەڵامدانەوە خستنە ڕووی بارودۆخی حکوومەت و وڵات و نەبوونی داهات و هەمووانە ینی بڕواهێنەر نەبوون بۆ جەنابەت نا هیچی پێ نەبوو لەبەرەوەی من ئێستا لەو ڕۆژەوە کات ڕاگرە هەتا ساڵێکی تر تا بڵێن ساڵێکی تر 2021
مانگی نوع حساب کرد دانه چی گۆڕانکاریەکە بێ هیچ گۆڕانکارێک ناکرێ بەڵکو کۆمەڵی ئەندام پەرلەمانی سەد بەلایەنەکەی خۆی هاتوون کردیانە بە هەڵاشی گەورە و هەڵاسا حکومەتەرەشی حکومەت بە شەفافی جوابیات و کام شەفافیە کامان لە مەسلحاتی خەڵک و هیچیان بەڵکو کۆمەڵی خەڵکی وەکو برادەراڵێ ڕاستەکە بەرهەمەکەی کۆمەڵی خەڵکی وەکو برادەرێڵێ هەر کاتێکی سەرەکی حکومەت میلی لێ بێجێ پەرلەمانتارەگری هەڵیانە دەرەوە ڕاستەکە ئافەرم پاسەوەنە ساڵە خەڵکی ئاوای بەرهەمێناوەی هیچ شتێکی نەکردووە. زۆر باشە پرسیاری پەرلەمانتارەکانت بەلاوە چۆن بوو کاک نورەدین؟ پرسیاریاندان پەرلەمانەکان لەوانەیە هەتا حەدێک باش بێ بەڵام حکومەت هیچی پێ نییە لەوانەیە بڵام زۆربەی ئەندام پەرلەمانەکان پرسیاریان کردووە بەڵام لە کۆی ئامی گشتیات دوای سێرەکەی حکومەت هیچی پێ نییە بەڵکو لە کۆمەڵێک ڕوزانەوە و جانەسەر بۆ ئەو میلەتە و بەڵکو ئەوەی کە نەهامەتی دروست کرد. وەڵامەکانیان موقنعکەر بوون لەوەی کە ستافێک ساڵێک ئەوەندە مانگە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی لەدەستە و بارودۆخی هەرێمی کوردستانی ژوایە چکەوان دەڵێن ئەماتوێنێتە سەر خەزیێنەیەکی بەتاڵ. نا هیچ برای بەڕێزم من ئەوەندەی تێگەشت بێتم ئەوەنەی من بزانم ئەم کابینەیەک ئەم جارە هیچ شتێکی پێ نییە بەڵکو لە نەهامەتی زیاتر بۆ خەڵک بەڵکو ئەمانە بوون تا 3 ساڵ پێش ئێستا خۆیان بەغان دەرکرد وەلانە بەغامان ناوێ بەغا لەبەرەوەی مفلیسە ئێستا ئەڵێ گەرگورجەمان بۆنێ لە بەغاوە ناتوانین متەتەوزیعەکەین دەرمان نەیە ناتوانین لە بەغاوە خەستەخانەکان پڕکەین لە دەرمان ئەمانە هیچ شتێکیان پێ نییە. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک نورەدین لەوەی کە ڕای خۆت خستە ڕوو کاک حاجی عەبدوڵڵام لەگەڵ کاک حاجی عەبدوڵڵا فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر تەوەری دوانگەی خەڵک چییە و ئایا تا چەنە وەڵامی بەرپرسانی حکوومەت لە پەرلەمان بەلاتەوە متمانە پێکرد بووە و هەڵسەنگانێکیان بکەی بەگشتی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش كجلال الأحوال باش. زۆر سپاس کاک حاجیان. سلامتك والله دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەین ئەوە بەرنامەیەکی جوانە و شوێنێکە کە بەڕاستی هەر کەسێک دێت و قسەی خۆی ئەکات و ڕێگەش بدەن کێشەتان نەبێ هەر کەسێک هەر چیەک ئەڵێ دادی چونکە ئەم وڵاتەوە باشێ ئێمە لە هەر شوێنێکا دەمبوز بکرێن خراپە دەست و خۆش بێ یاخوا پاشان بۆ ئەو تەوەرێش کە هەڵی بژاردووە بەڕاستی یعنی هەر سەرەتای قسەکردنەکە خۆی نیوە شەڕێک بوو وتارێک بوو یعنی وتارێکی دا کە هیچ شتێکی وهایتیان نەبوو بڵێ وڵا کاکە من ئەم شتەم کردووە بەڵکو هادووتی ئەوە ئێمە لە جیاتیەوەی کە ئەوەندە قەرزار بووین ئەوەندەی تری چۆتە سەر لە جیاتی ئەوەی کە بەڕاستی دەست بدرێت بۆ چاکسازی قوتی خەڵکانێکی کەم ئەندام و خەڵکێکی داما و بڕا و لێەوە دەست پێکراوە من وای لێ تێگەیشتم پەیامەکەی ئەوە بوو کە ئێمە ئەگەر دەست بین بۆ چاکسازی شەڕی ناوخۆ بێتەوە وای لێ تێگەیشتین کە بەڕاستی کورد و مختصر وتی ئێمە ناتوانین ئەو کەسانی کە سنوورەکان و مەرزەکانیان بێتۆ بەری شێوەیە دەستیان بۆ بەرین لە حقیقەتە یعنی ئەمە حقیقەتێکە پاشان ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە لە هەرێمی کوردستانە پارەیان لای خۆی خۆیان هیچ چێکاکە ئەدە لەوێەوە دەست بە چاکسازی بکرێت لەبەرەوە بەڕاستی چاکسازی شتێکی ئەو تۆیان پێ نەبوو کە بە خەڵکەکەی بڵێن بەڵکو هەر ئەوەندە بوو کە تۆزێک دڵخۆشیەک بدەنەوە بەو کەسانی کە ئەوان قەناعەتیان پێیان هەیە و خەڵکانێکی شەیە بەڕاستی مستەفید بوون لە هەرێمی کوردستانە ئەگەر لە حکومەتەوە معاشی بۆ نەچێت لە حیز بۆیەچێت هیچ مشکلەیەکی نییە وەکو برادێکی حیزبی بەمنی و جارەکان وتی وڵایی ئەوە کاکە ئێوە نەسریەتان چۆنە بۆ نمونە ئێمە لە حیزبەکە کارەکەین وتم وڵایە من نەسریمان باقلێسە ئەگەر بە حاڵ و ناحاڵە بێت 100,000 دینارە بۆ شوێنێکە بەڕێوەی بین منتیقەیەک وتی 100,000 دینار وتم بەڵێ وتی تا قەناعەت کەم وتم بەڵێ بیکە وتی دەیوەڵای ئێمە کاکە جاری وایە 50 ملیۆنیشمان بۆ دێشتا بەکەم یەزانی کەواتە ئەمە حاڵە لەبەرەوە بەڕاستیەکەی وەڵامەکان ئەگەر ئەوە بڵێن بە جەناب بڵێم وەڵامێکی داوەتەوە کە ئەوە بێت بەڕاستی خەڵک پرسیاریان لێ کرد یعنی ئێستا بۆ نمونە هەریەکان لە ئەبی خۆیان ئەوانیان کە پرسیاریان کرد حتا لە بڵێن شوێنەکانی خۆشە وردی بکەیت تۆ پرسیارەتی باش بوو بەڵام جوابەکەی ئەو چی بوو جوابەکەی ئەوە بۆ ئەو برادەرە وتی بەڕاستی ئێستا قسەی جوانی کردوەتی هەر سوب جۆچکەیانێک بۆ دەرەوە یعنی بەڕاستی هەر شتێکی وا بوو تقریبا
زۆر باشە کاک حەجی. پەرلەمانەتان کەینە دەرەوە بۆ حقیقەت وەڵامەکانی زۆر ئەو کە قەناعەتکەر بێ بە گەلی کوردستان و بە پەرلەمانتاران. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەجی. سپاس بۆ ڕاکەت. دەچمە ڕانیە کاک ڕەسوڵمان لەگەڵ کاک ڕەسوڵ سڵاوی خوا لێبێت فەرموو ڕای خۆت بخەرە ڕوو لەسەرەوەی کە هەڵسەنگاندنی جەنابەت بۆ وەڵامی بەرپرسانی حکوومەت لە پەرلەمان چۆن بوو؟ سڵاوی خۆ لێوەش بێت. زۆر سپاس. مامەسا جان وەڵی ئەو قسانەی بەرپرسانی حکوومەت کردیان لە پەرلەمان تەنانەت منداڵشی 6 ساڵەشان پێ ناخەڵەتێ. باشە. لەبەرەوەی خەڵک داهات بە چاوی خۆی دەبینی خەڵک شت کار و تەماشاکەت بەر و بازار هەموو ڕاوەستاوی هیچ کەسێک پارەی لە جیرفاندانی ئەوەی نییە بەڵام بارەگای حیزبەکانیان و کۆشک و قەڵاتی بەرپرسەکانمان هەروە بەرزتر دەبی هەمویان خەریکی جەزیرەکردن و هەمویان خەریکی شتی ئاخر مۆجزم بۆچی پارە بۆوان هەیە بۆ خەڵکی ڕەشڕوت و فەقیر و بەشمەنگت نەیتر خەڵک چۆن باوەڕ بە قسەی ئەوانە دەکات. ئەو چی بکە بۆ کاک ڕەسوڵ بۆ باوەڕ ناکەی کابرا ئەڵێ داهاتم ئەوەندەیە بەغا موچە نانێرێ لەبەرەوەی کە موچە دواکەوێ داهاتەکە درنگ و ڕەنگە کۆ بکرێتەوە یا لە عێراق درنگ موچەکە دەنێرێەوە بۆیە دلی دەبڕێ لەبەرەوەی داهاتی هێرێمی کوردستان کەمی کردووە ئاستی بەرەمێنانی نەوت کەمی کردووە لەبەرەمەیە کە یعنی بۆ نمونە دواکەوتن و لێبڕینی موچەی تیاکەوێت ئێوە دەسەڵاتی چییە لەوە زیاتر؟ آخر بقربانی چاود مثال حتى وشوارش معاشي فيش مجيان ندا كان شش ما شاب معاشي فيش مجيان ندا آخري كرويش بفيت النيس تساوى 6 مليون ديناري أو وقتيان لك وخوب إيساش الوادا كان إيساش شاوري ولا كان فولو فاري في زور ببنو آش بطالة شدي كيلي كانوا برون بوخويا بويس باورتوا حزبي باورتوا حزب كان مال حكومة دولة منترن ولا حزب كان حر حزبك كامل حزب ده صلاة ملي بدري لدو حكومة دولة مثل وقو حكومة هرم كاكا همو سبتو ساماركان شيشاو همو يان بقويان برديان اي او كوشكو قلان برزانه يشي اگر بتدرس تكري وفارد دروس ناقري قباران يلك شوينان هو اكو كوشكو خلاصانا في دروس كان هيس كسك بوتكاني بتبرساني حكومة للاو برلمان هر کس مگن لخویان بیت و کلی خویان بی اجینا هیچ کسی چی پینا خلاصی. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕەسوڵ لە ڕانیەوە لە تەکشیەوە کاک ئەحمەدم لەگەڵ کاک ئەحمەد سڵاوی خوا لێ بێتۆم کاتت باش فەرموو ڕای خۆت بخەرەوە. زۆر سپاس کاک ئەحمەد. بەڕێزی چاوتمەوە لەسەر و کوتانەی بەرپرسانی ناحکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەو بشاشەیە هەڵوایە حکومەت نەبێ ئەوە ناحکومەتێت. یعنی حکومەت وەرهایی وابێ فتمني من 3 ساڵم لە تەمەنی منە فەردێشە کرد بە 200 دینار بە تاکسێنەی کڕی بە 10 دیناریدا بە خەڵک بە نرخێکی گەلێکم تێ ئەوە حکومەتەکە شت بە 200,000 بکڕێ بە 10 دینار بیدا بە خەڵک بەڵام ئەمانە بە 10 دیناریکردن بە 10 ملیۆنی دەنە خەڵک دەکرێت ساڵی تەمەنمە بەربینێنە وەرنەگرتووە لە حکومەتی هەرێمی کوردستان يعني ما بتزمانه كبرني او زمانه نبريك بمعنى بلا حكمات بجاد جوانا كي برو بلا اخذنا اقشار زايو هيا بابان زاني باباني قادر ما بروي حتى بالسعر هي العرض ده اما حكمتي وابيس رجاي الفاتيراوي او همودي وبندانا كهمي كاول كراوه حتى يسر رزقي او رجاي عندنا قلت كبر رجاي بس هذا كبر روجك او كان علي او رجاي او تركاو ضمن حكومة هرمي كردستان بلي كخيالي أو هم أنفال وشهيد وجنا باراني أو منطقي وابتفو أو منطقاني كحموي الروج بالروج وقتل وسيارة لسلان وأنفال كران كل الروجة يمان أرسون تعمال من كاول كرا سيد يصف يمان كر فال من كاول كرا شما باران كرا أنفال كرا وكو أنفالات يمي بكر تايتو كيف بدأ صلاة كردي ما ندي دائلا أم والله تأكل براسي كم تريمات عليك صلاة كردي حكمتي أنا هرمي كردستان برلماني دروب تلسو خيانة بازي أم ملته كبخوان لي حتى روموشو يعني أم والله تأكل إخوان أكان فقير وهجاني كالرجانة كريكاري شدن ساقية زۆر باشە سپاس بۆ براسي أخوة نكر كنالك يوه همو كنالك كان بين أو نو دزنومات يعني كان الرياض لو نو تسن في الرقابانة كان بزانة الرقابانة ساري خلق متبليس ولا الرقابة كان أبتي بجيش يعني أم بيس مركو أم نار خلو بزانة كي يصاقوان بيس مركو زانة كأولاتين كأول كيس تخاف بأو بنان بو حموش تبوش تاني كان ناس مرادا
دینن ئەنجا بەمانە بڵێن حکومەت ئەڵێ مەسەدەن بدایەوە تۆ گەوانوان بەڵام ئێوە دیفاعیان لێ مەکەن بڵێن زرد و زرەتە و خائین وڵات فرۆت ئاسمان و سەیاد فرۆت بەسەر خەڵکە زۆر باشە منووسن حکومەت زۆر باشە منووسن دەسەڵاتی ناکوردی نەئینسان دێمێستێک بێئەخلاق زۆر باشە کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت لە تێکەوە لەگەڵ ماوی دەچمە چوارتا باوکی ئەحمەدم لەگەڵا باوکی ئەحمەد سڵاوی خوا لێبێت فەرموو ڕای خۆ لەسەر تەوەری دوانگەی خەڵک خەرە ڕوو سڵاوی خوا لە تۆ بێ برای من زۆر سپاس سڵاوی خوا لە تۆش بێت ئەوای براکە من دە سەعات دانیشتم بە دیا بەرنامەیەوە من ئەو کاتۆ چاوەڕێەوەم یەکێکم قسەیە کاکەس نەیکرد هەمووی باسی سەرۆکی حکومەت و ئەندام پەرلەمان و چی کاکە خەڵک گەوز نییە خەڵک بێعەقڵ نییە خەڵک نەفام نییە خۆمە ساڵی هەشتاکان نیە خەڵک تێ نەگالە برای من ئەوە لە سەرۆکی حکومەتەکەمانە لە من کەسێکم پێشک نایە فەقیر بێ جیفانی بەتاڵ بێت باشە ئەندام پەرلەمانێک بۆ هەڵنەسا بڵێ کاکی جان تۆ لە جیفانی خۆت و سەیری جیفانی خەڵکەکەی با بە مەعاشخۆر هەمووی لات بوو هەمووی خوڕکرا بەسەری خۆ من مەعاشخۆر نیم بەڵام مەعاشخۆرەکە وای لێکردوت کاسبکارەکەی ناو بازاریش پارەی پێنێ برام ئەمە یەکێک لە غەڵەتەکانی کە من خەڵک دیقەت لەمە باس لەم قسەی کە کردی خاڵێکی ترە لە تێڵە وەسیەوە زۆر خۆشترە لە خەڵکی بەغا بۆ چونکە خەڵکی بەغا مانگە و مانگ و تێکۆ وەرەگرێ خەڵکی هەرێمی کوردستان 6 مانگ داوێنی تۆ وەرەگرێ جا بەڕاستی منە قسەی و برادەرە تاسی زۆر پێکردم ئەڵە خەڵک وەحشیە خۆی وەحشیە کە بۆتە ئەندامی حیزبێک و ماسا و کاک باوکی ئەحمەد با قسەکانمان دوور بن لە تەشیر و ناوزڕاندن ناکرێت من وەکو ئەو تەسەڕفکەم هەموو کەس مامەڵەی تایبەتی خۆی هەیە هەموو کەس شێواز و مامەڵەی تایبەتی خۆی هەیە باشە برای منەوە بە 5 ملیۆن کوردی وەد وەحشی زۆر سپاس دەکەم کاک باوکی ئەحمەد ناکرێت ئێمە لێرەوە ببینە مینبەرێک بۆ سوکایەتیکردن بە هەر کەسێک ئەگەر کەسێکیش لە پەیوەندیەکی تەلەفۆنیە قسەیە کە لە دەمی دەچێەوە بە ئێمە کۆنتترۆل ناکرێت خۆ ناکرێت ئێمە دووبارە پێ بکەین وەکو ئەو تەعامل بکەین پێم وایە ئەگەر ناسی ناقلیەوە قیاسێ بەڵام من ڕخنێکم لە ئەندام پەرلەمانەکانێت چکە باسی سەرۆکی حکومەتیان کرد فەرموو ڕخنەکەی خۆشت بخەرە ڕوو بزانم هەست ئەندام پەرلەمان دانیشتۆ بەوە بە ئەندام پەرلەمانی حیزبەکەی تەنابیشتۆ باشە یەکێکی نەیتوانی ڕخنەیەکی تۆن بگێ لە سەرۆکی حکومەت هەمووی وا هاتبوو با براکەورە تەعاملی لەگەڵەکە برا چی بیوتە پەرلەمانی تیا بوو جورئەتی کرد وتی ئەگە جەنابەت بۆ ناکرێت دەست لە کات کێشەڕە من چاوەڕێ بووم بەندام پەرلەمانەکانی ئێوە قسانە بکەن ئێمە سەرۆکی فراکسیۆن ئەم قسەی کرد وتی ئەگەر حکوومەتێک توانای دابینکردنی موچە سیرکە ئەگە وتی حکوومەتێک توانای دابینکردنی موچە و کۆنتترۆڵی سنوورە مەرزیەکانی نەبێت چەند خاڵێکی تری باس کرد ئەوە بۆ باشە کە دەست لە کار بکێشێتەوە ئیستیقالە بکەن زۆر ئاسایە باڵبژارنی پێشوەق بکرێ حکوومەتێکی تر تشکیل بکرێ براکەم عەبدولکاک عەبدولستارە جۆم لێبوو برا بەڕێزەکەم ئەوە منە بە نەرمی وتی ئەوە بە شەرمنانە وتی یانی تاسیری نەبوو قەناعەتم نییە شەرمنانە بێت قەناعەتم نییە شەرمنانە چونکە هەڵمەتی پرساندنەکە فراکسیۆنی کۆمەڵ و شخصی خودی کاگابستار هەڵمەتی پرساندنی سەرۆکی حکوومەتی دەست پێ کردووە دڵنیاش بەوە پرساندنە لە قاڵبی خۆی جیاوازە لەوەی کە سەرۆکی حکوومەت داتوەتە پەرلەمان دا باشە چاوەڕێ بە زاوەڕێک ئیمزانی پرساندن سەرۆکی حکوومەت دێنێتە پەرلەمانی کوردستان براوە 5 ڕۆژ پێشەوە زانی و وەقع دروستەوە یەکتە بۆ خۆی وتی بەیانێکی دەرکەوت ئێمە پەرلەمانی کوردستان و کۆ ببنەوە بۆیەوە قەزێ بەوە نەشکێتەوە کۆرە خەڵک زۆر لەوە عاقڵترە برایە من ئێستا سەردەمێکە و جاران سەردەمێکی ترە من ئەڵم هەر 10 سەعاتەکە دانیشتم هەر 10 سەعاتەکە لە ئەوەڵ قسەوە تا ئاخر قسە نییە هەمووی دیقەتم ماوەتی وردووە خاڵ بە خاڵ دانم ئەم سەرۆکی حکوومەتی کە سەرۆکی حکوومەتی منە با بۆ ئینشایە خوێندەوە ئەو ڕێزمانێکی تەواو نەبوو غەڵەتێکە لە خوێندنەوەکەی من مناڵێکم هێتەمەنی 10 ساڵە لەو باشترە شتێ خوێندە بۆی بنووسی کاکە خۆ خەڵک لەوە دەرچۆ خەڵک عاقڵە برای من زۆر باشە باوکی ئەحمەد سپاس بۆ ڕاکەت زۆر سپاس بۆ تۆش کاک میران لە هەولێرەوە لەگەڵمایە کاک میران سڵاوی خوا لێبێت فەرموو جەنابەت ڕای خۆت بخەرە ڕوو لە بێنەکەشتان سپاس دەکەم وەڵی من وەختەکە بۆچی ئەوە بوو بەسەر مدەوێت بە کورتی بە پوختی کاچ خۆ مەسەلەی کوردی دەرێت زۆرنا بۆ کەر لێدانە بەس ئەو دەبەست هیوادارم خەرێک تێ بگە ئەو مەسەلە کوردی هیچی بەلاش نەگۆترا دووارەی بکەرەوە بگورە زۆرنا بۆ کەر لێدان یعنی هیچ ئەوەی نیە یعنی ئێستا سەسوودە ئەندا پەرلەمانە ئەدا پەرلەمانی سین و هیند و نازام چێشت بیناوە هەموو پرسیاریان لێ کردان هەر تەبعی بوو زۆرنا لۆ کەر لێدان زۆر تەبعی بوو لەکردیان ئەوە شتێک نییە قسەی لەسەر بکرێ بە کێشەکە ئەوەیان گۆ بە ناوی حکومەت نایان کاکە وەڵی
كلمة حكومة رشكنا يعني بس أوسية بيتامبو كردايتي وحكومتي الله وكاخر وشتاني خلاص مكان كده تخرج من لبرسا پرسیاری پەرلەمانتارەکانت پێچۆن بوو کاک محەممەد زۆر بە کورتی. والله ئەمە دەستخۆشی لە کۆمەڵ و نەوەی نوێ و گۆڕانیش یەکدووەچیان کاک عەلی حەمەدسادە و یەکدووەچیان ئەوانە باش بوو یەکگرتووشە باش بوو لۆکستاندەکەیان هێشتەوە دەستخۆشیان لێ دەکەم بەرام هیچ استیفادەی نییە زۆرنا لۆکەر لێدانە زۆر باشە کاک میران سپاس بۆ پەیوەندیەکە دوایین پەیوەندیکەوەری دەگرین پەیوەندی کاک محەممەدە لە ڕانیەوە کاک محەممەد فەرموو. ئەو کاتت باش هەموو کاتێکت باشتر بۆ تۆ دەستخۆشی چاوەڕەکەتانێ دەکەم زۆر سپاس بە هیوای ئەوەی بەردەوامیتان سپاس بۆ سەرۆکی فراکسیۆنەکەتان کە زۆر بەوێرانە بەشداری کرد بەس بە نسبەت پەرلەمانەوە من بە پەرلەمان بە دەستگایەکی زیادە دەزانم پێم وا بێت هەرێمی کوردستان خەڵک گەیشتۆتە و قەناعەتەکە وەکو ساڵانی ڕابردوو سەدەکانی ڕابردوو خەڵک کۆکەنەوە بازێک هەڵدەن بۆ ئاسمان لەسەر شانی کێنیشتەوە ئەو کەسە حکومڕانی بکە باشترە لەبەرەوەی لەناو پەرلەماندا وەک پێویست کەسێک ناتوانێت ڕەخنە بگرێ مەترسی ئەوەی هەیە لەناو پەرلەمان خۆڵبەت بکرێ و بکرێتە دەرەوە بە حکمی ئەو دەستگایی کە پاراستنی پەرلەمان دەکات دەوروبەری پەرلەمان دەکات سەربەعزێکی دەسەڵاتە ئەگەر پەرلەمان لە سلێمانی بێ جیاوازەیەکی زۆری هەیە وەکە لە هەولێر بێت لەبەرەوەی ئەندام پەرلەمانەکان ناتوانە قسە بکەن هەم ئەو پەرلەمانەکە لە کەرکووک دانیشتە کە لە بەغدا دانیشێ جیاوازی زۆری هەیە لەوەی کە لە هەولێر بێ هەمان ئەو کوردانی ئێمە ئەندامی پەرلەمانن لە بەغدا ڕوبەڕووی عەرەب و تورکمان دەبنەوە زۆر زەریعانە قسە دەکەن بەڵام لە هەولێر ناتوانن. زۆر باشە پێم وابێ ئەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت هاتە پەرلەمان مەبەستی بوو فەتی پرساندن بخا پرساندن شتێکە ئەوە شتێکی ترەوە هاتووەتە ناوەکو چیرۆکێک شتێکی نیشایی نووسیوەتەوە کە لە ڕوو ڕێزمانیشەوە هیچ ئەوەیەکی نەبوو خەڵکی نەگەیشت لە هیشەکە خەڵکی نەدەگەیشت پێویستە ئەندام پەرلەمانەکان خۆیان ئامادەکەن من گلەیم لەوە هەبوو کەس پرسیاری 400 ملیارەکەی نەکرد ئەو پارەیە کەس پرسیاری نەکرد بۆچی لە تەمانگی ڕابردوودا ئەو پارەیە چی لێ هاتووە. زۆر باشە کاک محەممەد کاتم نەماوە سپاس بۆ ڕاکەت سپاس بۆ پەیوەندیەکانتان هەمووانی کە بە پەیوەندی تەلەفۆنی بەشدار بوون لە خستنە ڕووی دوانگەی خەڵک دەچمە لای چەند کۆمنتێک ئایان هەولێری دەڵێ چاواشەکردنی ڕاستیەکان بوو ڕەنبەریوان دەڵێ کۆمەڵێک وشەی سواوی بێمانە هیچی تر نەبوو کە 29 ساڵە هەمان قەوان لێ دەدەنەوە هاوڕێ عەلی دەڵێ سەر لێ شێواندن لە خەڵک و شەرعیەتدان بوو بە گەندەڵیەکانیان سیروان تەحسین دەڵێ حکوومەت بە ئاشکرا دەڵێ موچەمان پێ نادرێ بەڵام خەڵک کەمێک گوێی گرانە حەسەن محەممەد دەڵێ بە سیرکردنی قسەکانیان تەریق دەبوومەوە هێدی چاوەڕێ دەڵێ وتەی چی لە شانۆگەریەک زیاتر هیچی تر نەبوو قسەی بێ کردار بوو ئاڵەتێکی دیکەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەنووسێت کاقوبات بەڵێنی چەند دامەزراندنی چەند هەزار دەرچوویەکیدا کووا بەڵێنەکەی کەلسو محەممەد دەڵێت کاک خەمێک لە خەڵک بخۆن یا ڕەبی خوای ئەم زوڵمە تاکەی و ئەمە خەڵک خۆی بەم وەزع ڕازیە بۆیە ئەمەمان بەسەردا هاتووە. بینەرانی عزیز سپاس بۆیەوە کە تام ساتە بەرنامە لەگەڵمانە بوون سپاس بۆی کە لە ڕێ پەیوەندیەکانتان دوانگەی خەڵکتان دەوڵەمەند کرد و لە کۆمنتەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆیە بەشدار بن لە بەرنامەی دوانگەی خەڵک بۆی کە هوشیار بینەوە لەوەی کە لە هەرێمی کوردستان چی دەگوزارێت لە کۆمنت و ڕای هاوڕێ و هاوڵاتیەکانمان بۆی کە بزانین لەسەرم بابەتە جیاوازانە خەڵک ڕای چۆنە ڕای جیاواز لە دوانگەی خەڵکە بە هەموو شێوازێک قبول دەکرێت سپاس بۆ پەیوەندیەکانتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ